لە شاری هەولێر بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر هەڵساباکردنەوەی خولێکی تۆی بێ بۆ سەرجەم ناوەندەکانی وەرزش و لاوان تیپەکان بە سەر دوو کۆمەڵە دابەشکراون و بە شێوازی دوو دۆڕان دەرچوون لە پاڵاوانتیەکە بەڕێوە دەچێت. یاریزانانی لەدایکبووی سەر و 2005 بەشداری دەکەن و نابێت لایەنەکانی ژیاریان کرد بێت بۆی زۆرترین یاریزان سوود لە خولەکە وەربێت. یاریکردنەوەش لەسەر یاریگای ناوەندی وەرزش و لاوانی عەنکاوە. ناوەندی عەنکاو بنەسڵاو بێگەیشتە. ناوەندی عەنکاوە با گۆڵێکی بێوەڵام لە یاریەکەدا براو. بەڕێوەبەراتی لاوانی هەولێر هەستا بەکردنەوەی خولێکی تۆی پێ بۆ 15 ناوەند، 8 تیپیان لە هەولێرە، 7شیان لە دەوروبەرە، بە دوو گڕۆپ بەڕێوە دەچێت. تەسقیت زەوجیە 2005 بەرەو سەرەیە موایدیان نابی لە هیچ یانەیەک یاری کردبی بۆی فرسە بە یاریزانی نوێ بدرێ. تعلیماتەکانیش هەر وەکو ئەوەی لە کوردستان یەکێک تۆ پێ کوردستان چۆن خولەکان بەڕێوە دەبا لەسەر ئەو ڕێنمایانە بەڕێوە دەچێت. دەتوانم بڵێم ئەو ڕێکەم یاریە عەنکاوە و بنەسڵاوە لە ئیفتاح دەستیان بە خولەکە کرد. بە خۆشتان بینتان یاریەکی زۆر تاموچێژی خۆی هەیە. یاریزانەکان تازەنە، ینی لە هیچ یانێک یاریان نەکردووە. ئەمە بەڕاستی دەمانێت ناوەندە وەرزشەکان چالاکیان هەبێ و یاریزانی نوێ بە دەربکەی و زیاتریش خۆشی بینەوە لە زیاتی ئەوەی ئەو یاریزانانە ئەو گەنجانەی ئەو ناوەندە وەرزشیانە بچن لە جێگای کات بەسەر بەرن لە چالاکیەکانمان. ئەمە چالاکیەکانمان دەست پێ کردەوە لە دوای چالاکی تریشمانەیە. دەتوانم بڵێم سێ چار چالاکی ترمان لە دوو چالاکی تۆی پێ هەیە. ئینشاڵڵا دەتوانین ئەوی پێمان بکرێ بۆ ناوەندە وەرزشەکان بکەین.